ئەمانەوێت باسی ئەوە بکەن کە شێوازی پێشکەشکردنی دیاری ئەبەت بە چ شێوەیەک بێت سەرکۆ هەندێک لە کەسەکان هەیە کاتێک ئەگەر دیارێکیان پێشکەش ئەەکەی ئەوەندە خۆشحاڵی دەرئەبڕان ئەبینیت کە بەڕاستی دڵخۆشت کردوە هەندێک لە کەسەکان زۆر بە ئاسایی وەرەگرێت سپاس دەکەم تەواو ئەی خاتە ئەولاوە من وەک خۆم حەزەکەم بیکەمەوە هەرۆساتە دیارەکە جا بۆ ئەوەی کە لەسەر دیاری و شێوازی پێشکەشکردنەکەی بزانین کە بە چ شوێکەوە ئایا بەڕاستی ئەبێ بیکەیتەوە یان نا وەگمە خۆشترین کاتەوەیە کە یەکسەر بیکەیتەوە بەڕاستی زۆر حەزەکەم بیکەمەوە هەر لە بەرچاوی خۆشیە هەر بۆیە بۆ ئەوەی کە بزانین بەڕاستی ئەبێ وەگمە بیکەیتەوە دیارەکە یان نا یان ئەبێ چۆن دەربڕینت هەبێ بۆ ئەو کەسێک کە دیارەکەت پێشکەش ئەکا میوانێکمان هەیە لەم بەشە توێژەرێکی دەرونیە بەڕێز ئەیوب غەریب کە ئەو باسی زیاتری دیاریمان بۆ کە جا تاک و کاک ئەیوب باسی دیاری و شێوازی پێشکەشکردنیمان بۆکە با من بیکەمە بزانم سەرکوت چی بۆ شڕێوم و چی بۆ ئامادە کردم سلااوە لێبێت زۆر بەخێر بیت باشی شکر جا ئەوەنە جوان پێچاتە تۆڵم نایە بدڕێنم باش دیارەکەم پێچاتەوە واللهی حسادینە سەری باسەکەین ئەی قدێلەکە شبینیوان زۆر دەیتر پێی بزانە دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس دەکەم کاگەیوب بە چ شێوازێک ئەبێ ئێمە ئەگەر دیاریمان وەرگرت مامەڵە بکەین چی بکەین وەک من بیکاتەوە یان بخاتە ئەو لاوە بەس دەستخۆشی بکە بەڵێ پێشەکی دەستخۆشی لێواکە بۆ ئەم بابەتە بەسوودا وە پێویستە ئاگداری ئەو ئەتەکێتی کە دیارێکەی بەخشین بە برابەرەکەەوە بەس حەزەکەم پێشەکی پێناسەیەکی بکەین بزانین دیاری چییە دیاری ئەو شتەیە کە کەسێکی بەخشێ بە برامبەرەکەی دەربڕینی هەست و ناخی خودی ئەو کەسەیەکەی بەخشێ برامبەرەکەی ترم دیارە زاتی بچوک بێت یاخود گەورە بێت ڕنگدانەوەی کاریگەری زۆری لای دەرونی هەیە لەسەر ئەو تاکە بۆی کە دڵخۆشێکە ئەو کەسێک کە ئەو دیارێژ بەخشێ نیشانەیە کەسێکی نەربوونیانە هەستێکی جوانی هەیە بەرامبەر بۆ کەسێک کە ئەی بەخشێ دیارە شارەزانیش کۆکن لەسەرەوەی کە دیاری بەخشین ئەبێ کۆمەڵ ئەتەکێتی خۆی هەبێ یەکەم شت ئەو دیارەیە کە ئێمە بەخشین بە برامبەرەکەمان پێویستە ئەو نرخەی کە لەسەری نووسراوە لای بدەین چونکە جوان نییە کە نرخێک لەسەر دیاری بنووسێ بە تایبەت نرخەکە دەرەخە ئەڵە بابزانە چەنەکەم بەڕاستیان شتێکی جوانێت چونکە ئەو کەسی کە دیارە بەخشێوتمان دەربڕینی هەست و نافی خودی ئەو کەسەیە یعنی بێ بەرامبەر کە ئەو کەسەی کە خۆشەوی هیچ شتێک خۆشەویستی ناتوانێت نرخەکەی بزانجێ خاڵەتریش پێویستە کە ئێمە ئەو دیاریکای بەخشین بە برابەرەکەمان بزای ئەو کەسە حەزی بە چییە ئێمە پێویستە لایانی ڕۆشنبیری لایانی تەمەەن ڕەگەز ئابووری پێداویستێمانە لە پێ چاو بگرین ئەو کەسێک کە بڵین دیارێکێ دەینێ اینجا هەوڵ بدەین ئەو دیارە بە جوانترین شێوە بیڕازێنێت چونکە هەر دیارێک کە تۆ ئەی ڕازێنیتەوە کۆ کتابە کە ئیسا مامۆستاکە بۆتی ڕازانەوە ینی سەرگی سەرڕاکێشترە زیاتر زیاتر دڵخۆشتر دەکات یعنی ئەمە چیە شێوازی ڕازانەوەکە لەگەڵ ئەوەشە کە ئەو دیارێک وەکو شارەزان باسەکەن دەربڕینی کۆمەڵی وشەی جوان و ناسی لەسەر ئەو دیاری کە تۆ پێشکەشی برامبەرەکەیەکەی بۆ نمونە ئێستا لەم کاتەیە ئێمە خوێندکارەکانمان هەیە ناجح بوونە 6 ئامادەیان بڕێ بە سەرکەوتوی بۆ نمونە ئەم خوێندکارە پێویستە نامەیەک بە جوانی بەڕێکپێکی بنووسێ بۆ دایکی بۆ باوکی بۆ مامۆستاکەی بڵێم ئەم زۆر سپاسی ئەو هەوڵماندووبوون و کۆشتەی ئێواکەن کە لەگەڵمان نبوون یان بۆ نمونە هاوڕێکت هەیە ماوەیەکی زۆر تۆ لەگەڵەوە بەردەوام بیت پێویستە لەو کاتێ هەوڵ بدەیت دیارێکی باش و چاک بۆ هاوڕێت ببەخشی یان بۆ نمونە کەسێک لە کەناڵێکە یاخود لە معاملێکە لە هەر بوارێکە لە بوارەکانە کاتێک کە پیشەکەی کۆتایی دێ لەو شوێنە پێویستە دیارێکی بۆ ببرێت بۆی ئەو کەسەوە حەز بکاکە لەم شوێنەیە گرینگە نەک بەسەلەی مەسلحەت و بەرژەوەندی ئەم کەسە کۆکردێتەوە زۆر باشە کاکەی باسی بابەتیشکە بکەین کە وەکو لایەنی دەرونی یعنی تا چەند تۆ کە دیارەکەی بە کەسێک یەکەم جار خۆت زۆر لایەنی دەرونیت ئارامە بێتەوە دوجار ئەو کەسێک کە دیارەکەت لێوەرەگرێت لەوانەیە دوو ئۆنەی تۆ دڵخۆش بێت و ئارام بێتەوە تا چەند لای خۆمان کار لەسەرم بابەتە هاکرێت تا چەند ئێمە توانیمانە ئاستێکی وامان هەبێ هۆشیارێکی وامان هەبێ کە لە ڕێی دیاریەوە خۆمان بە بەرامبەرەکەمان بناسیێنین ناسینەکەی چۆن کە من بۆ تۆ ئاوا پاکم لەگەڵ تا خۆشمەوێت دڵم پاکە لەگەڵ تا یان دڵم بەلاتەوە ڕێزم ڕێزی ئەواگرم کە تۆ
شایستەی ئەوەی کەوداریەوە بەمێ ئەمە تا چەند کاری لەسەرەکرێ وڵای ئەمە ینی بەداخ ینی زۆر کاری لەسەر نەکراوە ئەمە ینی من بەرنمەیەکە کە بەڕاستی سەرنج میڕاکێشا کە بەرنمەیەکە ئاوە لەسەر کراوە بۆ ناگەر ئێمە ئەگەر ئەو دیارەک بۆ من لە بینی ژن و پیاو یان بۆ لە بین ئەو کەسێک کە خۆشێوێت ئەگەر گوڵێکیش بێت ئەمە سێرێکی هەستێکی سۆز و خۆشەویستی زیادە بەخشێ بۆ بەرامبەرەکەی یعنی زۆر دڵخۆشێکە کە دڵخۆشی کرد لایەن دەرونەکەی زیاتر بەرەو پێشتر ئەچێت پەیوەندیەکەی باشترە بێت لانی کۆمەڵایەتی هەموو ڕووەکان ئەم کەسێکی وا ئەبێت کە بە چاوێکی ڕێز و سێرت بکە گرنگیت پێ بدە بەس بەڵام بەداخەوە ئەگەر ئێمە سەیری بکەین ئەم شتانە زۆر حسابی بۆ نەکراوە لە کاتیشە ئەگەر ئەم دیارە بەخشی ئەتوانی بچێت ناو دڵی هەموو کەسێکەوە ئەتوانی ینی خۆشەویستی خۆت بەرامبەر بە هەموو کەسەکان دەرببڕیت. پێداوە ئێوە هەتاکو ئێستا کە چەند ساڵشتی ئەپەڕێ ئەم یادگاریە هەڵگرتووە بەڵام بەداخەوە زۆر جار ئێستا ئەگەر چۆ یادگاریەک و دیارەکی لەم جۆرە پێشکەش بە کەسێکەکەی دانێ زۆر بە چاوێکی وا بەرز و بە قەدرەوە سەیری نەکا زۆر جار ئێستا لایەنت داراییەکەی بەلامانەوە گرنگترە کاکراری کاکەیوب خۆی ئێمە پێشەوەی کە هەر دیارێک ئەبەخشین پێویستە بیری لێ بکەینەوە وەکو لێکۆڵینەوەکان باسێکە بۆ نموناگەر تۆ دیاری ئەبێ سەری شێوازەکەیکەی بۆ نمونە لە بینی ژن و پیاوێکە لە بین ئەندامەکانی خێزانە گوڵێک پێشکەشکردن بەس بەڵام ئەگە کەسێکی دوورە شتێک پێشکەشکردن نەگوڵ چونکە گوڵەکە بۆ ماوەیەکی کاتی و ئەمێنێتە بەس بەڵام ساگە تۆ کتابێک پێشکەشەکەی یان مەقسەد هەر شتێک بێ کە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە ئەمە ئەوەندە زیاتر ڕنگدانەوەی کاریگەری لەسەر لایەنی دەرونجەکەت بەجێتیاڵێ ئێمە ئەمە بیر لەوە بکەینەوە ئەو شتێک کە ئەیبەخشین بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە لای ئەو کەسێکە ئەو دیاری باشە کاگەی وەکو توێژەرانی دەرونی بە تایبەتی زۆر کات ئەو ژن و مێردانەی کە نێوانیان تێکەچێت یاخود یەنە لای ئێوە گرفتەکەیان بۆ ئێوە باسەکەن تا چەند ئێوە لەگەڵ ئەویان کە گفتوگویان لەگەڵکەن دەی باشە ئەگەر خەتای منە با هەستم من بچم دڵم فراوانتر بێ بەڵام لە کەوی کاچم با دیارێکیشم پێ بێ بووی ئەمە واکات کە زیاتر پەیوەندیەکە تۆمتر بێتەوە تا چەند بابەتە کاری لەسەرەکەن ئێوە وەکو توێژەری دەرونی وڵی سا خۆشببختانە و توێژەری دەرونیەکان لە دادگاکانە هەیە یعنی ئەوان ژۆڵێکی باشیان هەیە چاکیان هەیە هەوڵ ئەدرێت یعنی ئەمانش کاری لەسەر کرێبوون و دیاری بەخشینە بۆی ڕوونەکەیتەوە کە تۆ چەندێک کاریگەری لەسەر لایەنی دەرونی هەیە چەندێک لەسەروی کە کێشە و مشکیلە و گرفتەکە چارەسەرەکە چکە ئێمە وەکو شارەزاکانی دەروناسی باس ئەلواکەن کە کەسێک دیاری ئەبەخشێ سێ دەلالە لەو کەسەیە دەرەکەوێت بۆ نموناگرتووە گوڵێک ببەخشیت ئەوە نیشانەیەوەیە کە ئەو پەڕی هەست و سۆز و خۆشەویستی بۆ بەرامبەرەکەت ئەبەخشیت کە تۆ کەسێکی نەرمونیانی کەسێکی لەسەر خۆیت یعنی کەسێکی گۆڕاویت یان کەسێک بۆ نموناگەر کەلوپەل و پێداویستی شتومەکی ناماڵ ئەبەخشێ بە کەسێکی بەرامبەری ئەوە ئەزای ئەو کەسە دەلال لەسەروادا کەسێکی ئەمەلیە کەسێکی کرداریە یعنی ئێمە لە ڕووی ئەو دیاریەوە کە وەری ئەگرینیان ئەی بەخشن ئەتوانین خوێندنەوە بە کەسی بەرامبەر بکەین بەڵێ ئەتوانین بەپێی ئەو شارزای کە ئەوە باسێکن بۆ نمونە گوڵەکەوەکو وتمان ئەوە نیشانەی هەست و سۆز و خۆشەویستیە بەڵام کەلوپەل و پێداویستی ناماڵ ئەوە نیشانەی ئەمەلی و کردداری زیاتر باشە تا چەند ئەتوانین بەپێی کەسەکان دیاریەکان دیاری بکەین بۆ نمونە کاگەی و حەزی لە شتێکە من ئەو شتێک بۆ بەرم لەوانەیە ئەمەنی کە دڵی خۆی خۆش بێت بۆ نمونە بەپێی ئاستەکان دیاریەکان دیاریکەین یان لەوانەیە ئەم دیاریەکە من ئێستا بۆ سەحەر لەوانەیە بێ بە مناڵێ بۆ مناڵێک نەبێ بۆ کەسێک نەبێ کە توانێت هەر ناشزانێ ئەمە چییە ئەزانێت من ئێستا بە سەحەر زانێت کتێبێکە و ئەمە بەختیار عەلی نووسویەتی وە چەند جوان لە بابەتەکانە کۆڵێتەوە شاری مۆسیقارە سپیەکان تا چەند گرنگە بەپێی شخصیەتەکە تۆ دیارێکی پێ ببەخشیت بەڵێ پرسیارێکی جوانە ئێمە گرنگ ئەوەیە کە وەکو سەرەتا باسماگە کە هەر دیارێکی بەخشی پرسیار لە خۆتکەی بۆچی تۆ ئەم دیارە بەخشی کامەت کرد بۆ نمونە دیارەیە کە بەخشی بە مناڵێک ئەی بەخشی بە هەرزەکارێ بە گەنجێک بە کەسێکی بە ساڵەچوو جیاوازە مناڵ زیاتر بێ بیر لەوە بکەین و حەزی بە چییە چی دڵی خۆشەکە زیاتر یاریکردن و ئیلعاب وەمانە هەرزەکارێک زیاتر چی دڵی خۆشەکە لەوانەیە بۆنێک دڵی خۆش بکات سەعاتێ دڵی خۆش بکات کەسێکی مەقسەد چۆتە ناو ژیانێکی هەڵسەرگیریەوە زیاتر چی ئەو دڵی خۆشەکە لانەی پێداویستی کەلوپەلێکی ناوماڵ بێ زیاتر دڵی خۆشکە کەسێکی بە ساڵاچوو چی زیاتر دڵی خۆشەکە لەوانەیە قاتێک بێ قوماشێک بێ جلوبەرگێ بێ کەسێکی ڕۆشنبیر
خوێنەوار چی دڵی خۆشەکە لەوانەیە کتابێک بێ قەڵەمێک بێت ئەمە زیاتر دڵی خۆشەکە پێویستە ئێمە کە ئەو دیاری ئەبەخشین بیری لێ بکەینە هەر بە بێخۆ نەیبەخشین من باسی لە یەکێک شتێکی بەسوود دەکەین لەسەر ئەو دیاری ئەویش ئەدیسۆنمان هەیە ئەدیسۆن ئەو کاتێک کە لە خوێندنگا بێت ئاستی باش نابێت مامۆستاکان ئەینێرنەوە بۆ ماڵەوە کاتێک ئەینێرنەوە بۆ ماڵەوە نامێک دراوەتە دەستەوە دایکی فرمێسک دێتە خوارەوەڵێ چێدایڵێ وڵا کوڕم مامۆستاکان ئەڵێ پێویستی بەوەیە کە کەسێکی گەورەتر دەرز بە تۆ بڵێ ئەدیسۆن باوکی کەسێکی خوێنەوار بۆ ڕۆشنبیر بووە دایشی مامۆستا بەڵێ خۆمیتر لەوە بەدوا دەرز پێڵم باوشی پێڵێ کوڕی خۆم هەر کاتێ هەر کتابێکت خوێنێ من ئەو نەپارەیە بە دیاری ئەدەمێت یانە دەم بۆ جێگای بۆ شوێنێک ئەدیسۆن وای لێ دێ چەند کتابێکە خوێنێتەوە کە کتابێک خوێنێتەوە بیرۆکەی زانستی دێتە مێشکی ئەمانە ئینتە دوای ئەوە بیر لەواکاتەوە کە بڕات لەسەر پای خۆی بۆستێ ئیشێک کە کارێک بکە بۆ پارەی کە دەستی کەوتووە ئەوە گەشت ئەو ئەدیسۆنی کە ئەمە لە ڕێی چێ لە ڕێ ئەو دیاریەوە کە ئێمە دیارێک ئەبەخشین بزای تا چەندێک سوود بە بەرامبەرەکەی ئەگەێنێ تا چەندێک ئەمێنێتەوە باشە جا نێوانی ئێستا با بڵێن بۆ چوونە دەرونیەکان لەگەڵ دیاریە معنەویەکانە چییە؟ ئێستا بۆ نمونە ژنۆمێردێکن شەو بیوات بۆ نان خواردن بۆ دەرەوە هەندێک جار تونانە دو عادی پێ با قاپەکار منێ شۆرم ئەمانە تا چەند لە ڕاستی ئەتوانێت گرنگی هەبێت خۆی یا بڵین دیاری هەدیە کاریگەری معنەوەیەکەی گەلێک زیادە یعنی بەراورد ناکرێت بۆ لەبەر ئەوەی کە تۆ هەر دیارێک ئەی بەخشی ئێمە دوو هۆرمۆنمانەیە سیرۆتۆنینەوە دۆپامینە ڕاستەخۆم هۆرمۆنە بەرز دەبێتەوە کام هۆرمۆنە بەرزەوە بوو لانی دەرونی کەسەکە باشترە بێت بۆ نمونەی سا کەسێک بێزار بێ بێتاقەت بێ ئازارێکی هەبێ تااقەتی تێکەڵاوبوونی نییە بەس بەڵام بە پێچوان ئەگەر کەسێک لانی دەرونی دەستەی باش بێ سێرەکەی زیاتر ئەم کەسە تااقەتی زیاترە بێ ئەم تااقەت زیاتر بە هەدیەکە بە قسەیەکی خۆشە بە قسەیەکی جوانە مەقسەد بە احترامگرتنە هەموو ئەمانەی کاریگەری معنەوەیەکەی گەلێک زیاد لەوەی کە بیری دەکەینەوە شتێک لە نای خۆمان کە زۆر جار گرنگی پێین ئیتر بەدەستمان و کاژمێرێک بێ سەعاتێک بێ بەدەستمانەوەیە بۆ نمونە ملوانکەیەک بێگەر خانمان بەکارێنن یاخو هەر بابەتێک یەکسە سوارات بیا خۆ بابەتانەی کەش بە دەرلەوەی کتیابە چۆن چی بکەڵن زۆر جاڵێ حەزم لەو شتێڵە ببوورە بەخواوە هەدێ نامەوێ بیفۆتێنە تا چەند پارێزگاری دیاری گرنگکە لای ئێمە دەستکان خۆشێ ئێستا سەرەتا لاینەکەشە باسێوەتان کرد پێویستە بڵێن هوەری اینجا دیاری وەرگردن ئێمە لەو کاتەیە چی بکەین یەکەم شت ئەبێ بە ڕۆیەکی خۆشەوە بە دڵێکی خۆشە وەکو سەحەرخان کە دیارەکەی لە تۆ وەرگرت بە بزە پێکەین دێکەوە ئەگەر داوات لێ کرد بیکەرەوە با بیکاتەوە ئەگەر داواشت لێ نەکرد مەیکەرەوە جارە داینە بەس بەڵام با لە نزیک خۆتەوە بێت ئەمە خاڵێکە بێت لە پێ چاوی بگرین دووەم خاڵ ئەو کەسێکی ئەو دیاریمان پێبەخشێ پێویستە پارێزگاری لێ بکەین و نەیدێن بە هیچ کەسێ چونکە ئەوە جوانترین چاکترین کاتە خۆشەکانی تۆیە پێویستە پارێزگاری لێ بکەی و بمێنێتەوە لای خۆت نیشانەی ئەوەی کە تۆ ئەو کەسە چەندێک لە لای تۆ بەڕێزە چەندێک لای تۆ خۆشەویست زۆر کاتیش ئێستا بۆ نمونە هەندێک کەس بە دڵی خۆی دیارەک بۆ تۆ هێنێت بەڵام تۆ حەزیشە لێ نییە بۆ نمونە بڵێ کاژمێر سەعاتێکە من لەم ڕۆژانە لە هاوڕێیەکی خۆمەوە سرم کرد کۆمەڵی دیاری بۆ هاتبوو هەر کات سالاوی هاوڕێمانە وێنەگەر کاژمێر ناکاتە دەستی زۆر کەمەیکە یەکێ لە هاوڕەکان ناوتی بۆ نایی بەموتی ئەوە من هەیڵێکم چکە لە بەرەوەی دیاریە تا چەند گرنگە ئەو شتێک کە کەسێک بەدڵ بۆ تێنێ گەر تۆ بەکاریشی نێنی بەڵام پارێزگاری لێ بکەیت و لە لای خۆت بێنیتەوە ئەمە وەکو باسمان کردوتمان یەکێکە لەو کاتە خۆشانە کە بە هیچ شێوازێک ئەم کاتە خۆشانە ناپێوریە پێویستە پارێزگاری لێ بکەین ئەگەر تو ئەو کەسە بڵێن حەزشی پێنێ بەس دێمە بێ سەرتا بگەڕێن سەرەوەی ئایا کە من دیارێکە بەخشم بە تۆ دیارێکە بەخشی بە سەحەرخان باسیەوەمان کرد ئەو کەسە حەزی بە چییە لەوانێ حەزی بە کتابێک بێ لەوانێ حەزی بە پێداویستێتر بێ لەوانێ ئیتر هەر شتێ بێ کە ئەو سەرنجی ڕابکێشە بەس بەڵام ئەو کە دیارێکە تۆ وەرت گردووە با لای خۆت بمێنێتەوە ئەگەر هەوڵ بدەی وەکو سەودەیەک بینوسیتەوە بڵێ لە فڵان ڕۆژ ئەم هاوڕێ خۆشەویستەی من ئەم دیاری پێم بەخشی ڕۆژێ لە ڕۆژان ساڵێک بوو دوو ساڵ بوو بماوەیەکی زۆر بوو تەنانە گروێنێکیش بوو کە تۆ ئەمە لەسەری نووسیت دەمانە کە بەپێی ئەو زەمانەکە ڕۆی پێی نیشان دیتەوە ئەمە کە تۆ پێی نیشاندایەوە نیشانەی
خۆشەویستی تۆیە نیشانەی وەفا نیشانەی ئەوەی کە تۆ تا چەندێک ئەو کەسە پەیوەندیتان ماوەتەوە چەندێک لای یەکتری بە نرخ بوون. زۆر زۆر سپاس مەمنون بۆ ئامادەبوونت کاک ئەیوب کاتە ئەگەر ئەم جارە بە تەمای دیاری پێشکەشکردن بوون گرنگی پێبین بزان ئەو کەسە حەزی لە چییە و هەروەها کەسی بەرامبەریش با پێزانینی خۆی دەرببڕێت دڵخۆشبوونی خۆی دەرببڕێت و بە شێوازێکی جوان باڵن هاندەرانە دیارێکە وەربگرێت سپاس بۆ ئامادەبوون و بۆ زانیاریەکانە دەستیشی خۆش بۆ دیارێکە سپاسەکەی من سپاسی کردیتەوە سپاس بۆ تۆش کاک هەمومان پارێزگاری لە دیاریەکانم بکەین.